لە دوای نوێرەکانی قۆناغی کۆمەڵەکانی خولی ژێربی ساڵانی کوردستان و لە کۆمەڵی شەشەم هەندرێنی دوام پێشوازی لە برایەتی سێم کرد. هەردوو تیپشەڕی بلیتی دومی کۆمەڵەکەیان بۆ سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو دەکرد. لە نیوەیەکەم ئاستی هەردوو تیپ تا ڕادەیەک لە یەکۆ نزیک بوو. هەندرێن باڵا دەستتر بوو. برایەتیش بە یەک هێرشی مەترسیدار تەواو نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵ، بەڵام نیوەیەکەم بە ئەنجامێکی سپی کۆتایی هات. لەگەڵ دەستپێکردنەوەی نیوەی دوم و دوای تێپەڕبوونی تەنها دوو خولەک ئیسماعیل محەممەد بربەستی یەکسانی شکاند و لاوەکانی هەندرێنی بە گۆڵ یەکەم پێشخست. لەگەڵەوەی برایەتی پێویستی بە سەرکەوتن بوو، بەڵام هەندرێن هەوڵی گۆڵ تۆمارکردنی زیاتر بوو. لە خولەکی 88 نابژوە لێدانێکی سزای بۆ برایەتی ئەژمار کرد. خەلیل ئەسۆد بە سەرکەوتوی جێبەجێ کرد و ئەنجامەکەی پێ یەکسان کردەوە. یاری تا کۆتایی بەم ئەنجامە مایەوە و بە گۆڵێک بۆ هەر لایەکیان و بە یەکسانی کۆتایی هات. الحمدلله هەموو شتێک لە فەزلی خۆیە. الحمدلله بە تعادلیش بەست دەکەین. الحمدلله یاریش زۆر باشمان کرد. یعنی لە هەردوو شەوت باڵا دەست بووین، بەسەوە بۆ شەوتی دوم بە غەڵەتیەشی پەنارتێکمان لەسەر گیرا و گۆڵمان خوارد. ئەویش الحمدلله فەریقمان زۆر باشە. الحمدلله بە یەک دەستی بەمادی بوونی ڕاهێنەر و بەمادی بوونی لە یاریزان و ئیدارە و ئیشەڵڵا باشتریش دەبین لەو قۆناغی داهات و باش خۆمان ئازر دەکەین. بەڕاستی ئێوە پاڵپشتی گەنجانن، باش خۆمان ئامادە کرد بوو بۆم یاریە، بەڵام خوا موفەقی نەکردین. نزیکەی 2 مانگە خۆمان ئامادە دەکەین، تیپێکی زۆر بێز بووین ناو خولەکە، بەڵام خوا موفەقی نەکردین. ئەوڕۆ ئینشاڵڵا ساڵانی داهاتوو تیپەکەمان بێزتر دەکەین و بۆ ناو خولەکە. لە یاریەکی دیکەش هەولێر بە ئەنجامی 5 گۆڵی بێ وەڵام لە شەقڵاوی بردەوە. بەم شێوەیە هەولێر بە کۆکردنەوەی 19 خاڵ و پلەی یەکەمی کۆمەڵەکەی و هەندرێنش بە کۆکردنەوەی 16 خاڵ و پلەی دووەم گەیشتنە قۆناغی داهاتوو. حوسێن محەممەد کەناڵی پێیام، هەولێر.